بیرکاری پۆلی حەفتەمی بناڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 94. ڕاهێنانی ئاراستەکراو هەر یەک لەم ژمارانە تەواو بکە لەو ژمارە تەواوانە و دژەکەی لەسەر هێڵی ژمارەکان بنوێنە. پرسیار 1 ژمارە 2 دژی ژمارە 2 بێگومان کەم 2 دەچم هەردووچی لەسەر هێڵی ژمارەکان دەنوێنم. هێڵی ژمارەکانم دروست کردیا، جێم نەبوو هەر هەتا لە مابەینی 10 و کەم 10 دروستم کردیا. سفر لە ناوەندەیە هەتا بچمە لای چەپ ژمارەکان گچکە دەبن، هەتا بچمە لای ڕاست ژمارەکان گەورە دەبن. هەمیشە ئەوهایە. ئێستا 2 دیاری دەکەم لێرەیە و دژی 2 کەم 2ش لێرەیە. ئەوە تەواو. پرسیارەکەی دی پاشی ئەو ڕەنگە پێویست نەکە ئەمن هەموویان شیکارکەم، هەندێکیان کەم 9 و دژی کەم 9 چەندە؟ کەم 9 لێرەیە و دژی کەم 9 بێگومان ژمارە 9ە کە لێرەیە. 9 و کەم 9. ئەوها بە خاڵک لەسەر هێڵی ژمارەکان نیشان دەکەی. ئێستا پرسیارەکەی پاشی ئەو پرسیاری 3 کەم 1 دژەکەی بێگومانی 1کە، دیسان لێرە کەم 1 دژی کەم 1. ئەمن چونکە جێم نەبوو هەموویانم لەسەرەوە یان هەموو ژمارەکانم لە خوارێ نەنووسی، یەکەچیان لەسەر یەکەچیان لە خوارێ هەتا جێم هەبی دەنا دەتوانی هەموویان لە یەک لای بنووسی. ئەویش تەواو بوو. ئێستا پرسیاری 4 6 دژەکەی چییە؟ دژەکەی کەم 6ە، 6 لێرەیە، دژی 6 کەم 6ە ئەویش لێرەیە. وەکو دەبینن هەمان دووری هەیە لە 0 6 و کەم 6. ئێستا تەواو بووم، دەچمە لای پرسیاری ژمارە 2. ئەو ژمارانە تەواوە، ئەو ژمارە تەواوانە لەسەر هێڵی ژمارەکان بنوێنە، پاشان ئەو ژمارانە لە گەورە بۆ بچووک ڕیز بکەوە. زۆر گرنگە بزانم لە گەورە لۆ گچکەیە یان بە پێچەوانە لە گەورە لە گچکە لۆ گەورەیە. لە گەورە لۆ گچکە واتە ژمارە گەورەکە یەکەم جار بنووسە، تۆزە بچووک دەبیتەوە ژمارەکان. ئێستا بچم ژمارەکان بنوێنم لەسەر هێڵی ژمارەکان. 6 کەم 3 کەم 1 کەم 5 4. ئەوە ژمارەکانم نوان 6 4 کەم 1 کەم 3 کەم 5. ئێستا لە گەورەوە ڕیزیان بکەم، هەمیشە گەورەواتە لە لای ڕاست دەست پێ دەکەم. ئەو ژمارەی دەنووسم دوایە ئەوە دوایە ئەوە دوایە ئەوە دوایە ئەوە. زۆر ئاسانە کەواتە دەنووسم 6 4 کەم 1 کەم 3 کەم 5 لە مابەینیان فاریزەی دادەنێم. ئەگەر ناتۆزێک لە یەک دووردەیان نووسم لە ڕاستەوە لۆ چەپ ئەوە ڕیزم کردن. هەندێک کەس ڕەنگە ئەوها ڕیزیان بکە 6 4 کەم 1 کەم 3 کەم 5 ئەوەش هەر ڕاستە، گەورەکە لەسەرێ گچکەکەش لە خوارێ. بزانە ئەتوو کوو ڕیزیان دەکەی یان مامۆستایەکەت کوو ڕیزیان دەکا ئەوها ڕیزیان بکە هەتا هەڵا نەبی لێک تێگەیشتن هەبی. پرسیاری پاشی ئەو 6 8 کەم 2 7 1 کەم 8. هەشت 7 کەم 1 کەم 2. ئەگەر ڕیزیان بکەم 8 7 1 کەم 2 کەم 8. ئەوها ڕیزیان دەکەم لە گەورە لۆ گچکە، یان لێرەش ڕیزیان دەکەم 8 7 1 کەم 2 و کەم 8. زۆر ئاسانە ئەگەر هەموویانم بەباشی لەسەر هێڵی ژمارەکان دانا. ئێستا کەم 6 کەم 4 3 0 1.
کەم 6 کەم 4 3 0 1 ئەوها ئەگەر ڕیزیان بکەم ڕیزیان دەکەم 3 1 0 کەم 4 کەم 6 لە گەورەوە دەست پێ دەکەم لۆ گچکەواتە لە ڕاستەوە دەچمە لای چەپ 3 1 0 کەم 4 کەم 6 زۆر زۆر ئاسانە کەم 6 ئەوها ڕیزیان دەکەم کەواتە سۆرەکە زەردەکە کەسکەکە مۆرەکە ئەوجا شینەکە تەواو بووم ئێستا دێمە لای هێڵی ژمارەکان بەکاربینا بۆ دیاریکردنی بەهای ڕوود بەهای ڕوود واتە بەهای ڕەها تۆزێک دیاریکردنی لەسەر هێڵی ژمارەکان جیاوازە لەسەر دیاریکردنی ژمارە ئێستا ڕوون دەکەمەوەکو بەهای ڕەهای کەم دوو دەچمە لای هێڵی ژمارەکان بزانم کەم دوو لە چێە کە کەم دووەکەم دیتەوە ئەوها ئەوجا هەمیشە لە کەم لە ژمارەکەی خۆم هەتا سفر هەمیشە هەتا سفر ئەوها هێڵک دەنووسم پاشان ئەوها هێڵش کە دەنووسم لێرە دەنووسم دوو یەکە واتە دوو هەنگاو یان دوو خانە یان دوو یەکە ئەو کەم دووە دوورە لە سفر کاتی بەهای ڕەها دەبی هەمیشە ئەوها دیاری بکە دەبی هەمیشە دوو هێڵی ئەوها بینم بزانم ژمارەکەی من چەند لە سفر دوورە پرسیارەکەی پاشی ئەو بەهای ڕەهای هەشت یان بەهای ڕووتی هەشت دەچمە لای هەشت دیسان ئەوها هەشت لێرەیە ئەوجا لێرەوە ئەمن هێڵەکی دەچێشم هەتا ئەوها تا سفر پاشان هێڵەکی دی لە ناوەندێ ئەوها لێرە هەتا ئێرە چەند دانەیە چەند یەکەیە هەشت دانەیە هەشت یەکە ئەوها دەبی لۆ مامۆستایەکەم ڕوونکەمەوە کە تێگەیشتیمە بەهای ڕووت واتە دووری ژمارەکەم لە سفر هەمیشە لە سفر هەمیشە بەراورد لەگەڵ سفرە و هەمیشە ئەگەر ژمارەکە هەر چەند بوو دووریەکەش ئەوەندە یەکەیە جێنادەمێ جێبەوەی نادەم ژمارەکەم کەمایان کۆیە سالبە موجەبە پۆزیتیڤە نێگەتیڤە تەنیا چەند یەکە لە سفر دوورە کاتە تەنیا ئەو گرنگە کەم حەفت بەهای ڕەهای کەم حەفت بەهای ڕووتی کەم حەفت دەچمە لای کەم حەفت لێرەیە کەم حەفت واتە لێرەوە هەتا سفر دەستنیشان دەکەم پاشان ئەوها لێرە هەتا ئێرە دەنووسم حەفت یەکە حەفت هەنگاو حەفت خانە حەفت یەکە دوورە لە سفر بەهای ڕووتی یان بەهای ڕەها تەواو لێرەش یان کەم دەیەکەشمایە کەم دەیەکەش هەر بە هەمان شێوە خوێندکاری ژیر دیسان دەچین لێرە کەم دەم هەبوو ئەوەتە کەمدا و ئەوها دەنووسم هەتا سفر ئەوجە لێرە دەنووسم دا یەکە بە هەمان شێوە ڕاهێنانی ئازاد هەر یەک لەو ژمارە تەواوانە و دژەکەی لەسەر هێڵی ژمارەکان بنوێنە کەم چار دژەکەی چارە لەسەر هێڵی ژمارەکان دەنوێنم کەم چار ئەوە نواندم خاڵەکیش دەتوانم لە هەمان کات لێرە دانێم و دژەکەشی چارە کەواتە ئێرە جێی چارە ئەوە لەسەر هێڵی ژمارەکان کەم چار و چارم نواند پرسیارەکەی پاشی ئەو دا دژەکەی کەم دەیە دیسان لەسەر هێڵی ژمارەکان یەکەم جار دەی دەنوێنم دا لێرەیە ئەو جا دژی دا یەکسانە بە کەمدا کە زۆر لەوی دوورە لە مابەینیان 20 یەکە هەیە دە لێرە دەش لێرە ئەگەر جارێک لێیان پرسی
پرسیاری کەم 12 من بەداخەوە جێم نەبوو کەم 12 دروست بکەم کەواتە لێرە تەنیا ڕوون دەکەم و کەم 12 دەکەویتە لای کەم بە دوو هەنگاو کەم 12 لەوێ دەبی و دژەکەشی کۆ 12 دیسان لێرەیە لە لای ڕاستی دا کەواتە ئەمن چونکە ئەگەر دروستی بکەم نەم دەتوانی ئەو ژمارانە نیشان بدەم زۆر زۆر گچکە دەردەچوو. پاشان حەفت زۆر ئاسانە دژەکەی کەم حەفتە زۆر ئاسانە دیاری بکەم حەفت لێرەیە خاڵەکەی دیاری بکەم و کەم حەفتیش لێرەیە. پرسیاری دوو ئەم ژمارە تەواوانە لەسەر هێڵی ژمارەکان بنوێنە پاشان ئەو ژمارانە لە بچووکلۆ گەورە ڕیز بکە. کەم 3 2 ئێستا زانیمان کو ڕێزیان دەکەین لەسەر هێڵی ژمارەکان کەواتە پێویست ناکە ئەمن بگەڕێمەوە هێڵی ژمارەکان یەکسەر لێرە ڕیزیان دەکەم هەتا کاتم زۆر پێ نەوێ 5 لە هەموویە لە بچووکلۆ گەورە لە هەموویان گچکەتر بێگومان لە هەموویان گچکەتر ئەو ژمارەیە لێرە دەنووسم کەم 6 ئەوجا کەم 5 پاشان کەم 3 ئەوجا 2 پاشان 5 ئەوە لە گچکەوە لۆ گەورە ڕیزم کرد کەم 6 کەم 5 کەم 3 2 5 کەم 7 کەم 9 کەم 2 0 کەم 5 کەم 7 کەم 5 کەم 2 0 چی دیش بوو کەم 9. ئێستا ئەگەر ڕیزیان کەم لە گچکە لۆ گەورە تەمەشای لای چەپ دەکەم لە لای چەپ چم هەیە کەم 9 هەیە کەم 9 پاشان کەم 7 پاشان کەم 5 ئەوجا کەم 2 ئەوجا 0 0 لە هەموویان گەورەترە وەکو دەبینین ئەوها دێنە لای هەتا بێمە لای ڕاست ژمارەکەم گەورەتر دەبی ئەو ژمارەی لە لای ڕاستە هەمیشە گەورەتر لەو ژمارەی لە لای چەپە ئەو ژمارەی لە لای چەپە هەمیشە گچکەترە لەو ژمارەی لە لای ڕاستیتی کاتە لێرەش ڕیزکردنەکە لە گچکە لۆ گەورە کەم 9 کەم 7 کەم 5 کەم 2 ئەوجا 0 بێگومان باشتر وایە بۆشاییەکی بەهێڵمەوە لە مابەینی ژمارەکان تێکەڵ نەبن یان وەچی لێرە فاریزە دانرایە ئەمنیش ئەو فاریزەی دانێ لێرەش هەرە گچکەکەیان کەم 6 کەم 6 پاش کەم 2 ئەوجا کەم 1 ئەوجا پاشان 3 9 لە هەمویان گەورەترە. هێڵی ژمارەکان بەکاربینە بۆ دیاریکردنی بەهای ڕوود کەم 16 چونکە ئەمن نیتم بەداخەوە ژمارەکان زۆر گەورەنە بەڵام دەتوانم دروست بکەم کەم 16 ئەوها بۆ وێنە ئەگەر هێڵی ژمارەکان ئەوها 0 لێرە بوو و ئەگەر یەک دروست نەکەم 5 5 دروست بکەم ئەوە کەم 5 ئەوەش کەم 10 ئەوەش کەم 15 بێگومان کەم 16 دەبی لێرەبی لەو تەنیشتەیبی بە ئەوها بینوسم کەم 16 چەند لە کەم 16 لە کاتی بەهای ڕەها یان بەهای ڕووتی دەبی ئەوها هێڵەکی دروست بکەم لە کەم 16ەوە کەم 16 ئەگەر لێرە بوو هەتا ئەو سفرەی ئەوها و بنووسم 16 یەکە ئەوها بنووسم چونکە لێرە کەم 16 پێی ناوێ ئەمن ژمارەکانی دی لێرە بنووسم تەنیا دیاری دەکەم کەم 16 لێرەیە 16 یەکە لە سفرەوە دوورە بەو جۆرەی
پرسیارەکەی دی چەند بوو؟ دوازدە ئەو جارەی 12 ئەگەر ئێرە 5 دانێم ئێرەش 10 ئێرەش 15 بێگومان 12 لێرەیە لێرە لە جێک لە جێیەکانە ئەوە 12 چەند لە سفر دوورە ئەوها دوو هێڵی دادەنێم پاشان دەنووسم 12 یەکە لە سفر دوورە. کەم 20 بە هەمان شێوە ئەگەر ئێرە کەم 5 بی ئێرە کەم 10 بی ئێرە کەم 15 بی ئێرە کەم 20 کەم 20 کەواتە کەم 20 چەند دوورە لە سفر ئەوها هێڵەکی دروست دەکەم دەنووسم 20 یەکە لە سفر دوورە 20 هەنگاو 20 هێڵی بچووک بچووک. 15 هەر بە هەمان شێوە لە لایەکەی دی دروستی دەکەم ئەوها هەتا کاتم زۆر نەبی پێویست نەبی لەبەر هەندێک یەک دروستیان ناکەم ئێرە ئەگەر سفر بوو بۆ وێنە لێرە دەنووسم ئەوە هەتا ئێرە 10 هەتا ئێرە 20 واتە لە مابەینی 10 و 20 دەیەکەم خراپ نووسیە ئەوە 10 ئەوەش 20 لە مابەینی 10 و 20 15 هەیە کەواتە ئێرە 15 و لە مابەینی 15 و سفر ئەوە 15 دانا یەکەیە 15 یەکە ئەوها دەنووس. بێگومان ئەو یەکانە چەند لە یەک دوور بن ئەوە بە هەوەسی خۆمە چەند جێم هەبی هەندێک جار یەک لێرە دادەنێم هەندێک جار دەنووسم هەتا ئێرە 10 بەڵام ئەگەر هەتا ئێرە یەک بوو دەبی هەتا ئێرەش 2 بی ئەگەر هەتا ئێرە 10 بوو هەتا ئێرە دەبی 20 بی ئەگەر هەتا ئێرە 20 بوو دەبی هەتا ئێرە 40 بی کەواتە هەمان شت بی نابی بە کەیفی خۆم پێوەرەکان بگۆڕم. ئێستا ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بەراورد بکە کەمترە لا یان زۆرترە لا یان یەکسانە بە ئەوەش سفرەش هیچ نییە دابنێ ئەوە سفر نییە. ئێستا پرسیاری 23 کەم 25 گەورەیە یان 25 بێگومان 25 گەورەترە کەواتە کەم 25 بچووکترە لە 25 یان 25 گەورەترە لە کەم 25. پرسیاری 24 18 گەورەیان کەم 55 18 گەورەترە. پرسیاری 25 بەهای ڕووتی کەم 20 دەبی بزانم دەکاتە 20 لێرە 20 لێرەش 21 کەواتە 20 هێشتان گچکەترە لە 21. 34 بەهای ڕووتی 34ش هەر دەکات 34 کەواتە یەکسانن. پرسیاری 27 بەهای ڕووتی کەم 75 یەکسانە بە 75 کەواتە بەهای ڕووتی 64ش یەکسانە بە 64 ئایا 64 گەورەیە یان 75 بێگومان 75 کەواتە ئەو لای ڕاست گچکەترە لە لای چەپ. پرسیاری 28 7 گەورەیە یان کەم 8 بێگومان 7 گەورەیە. پرسیاری 29 کەم 9 گەورەترە لە کەم 27. پرسیاری کەم 3 بەهای ڕووتی کەم 3 دەکات 3 تەواو 3ش هەر بەخۆی 3 کەواتە یەکسانن. بەهای ڕووتی کەم 2 دەکات 2 بەهای ڕووتی کەم 10 دەکات 10 کەواتە لای ڕاست گچکەترە لە چەپ چونکە 2 گچکەترە لە 10
بەهای ڕووتی هەر یەک لەمانە دیاری بکە. بەهای ڕووتی یەکسانە بە 294. ئەو هێمایانە لا دەبەم و هیچ هێمایەکیش لە پێش ژمارەکەی نانووسم، بێگومان پۆزیتیڤە بەڵام نانووسم. بەهای ڕووتی 61 دەکات 61. بەهای ڕووتی کەم 45 یەکسانە بە تەنیا 45. بەهای ڕووتی 380 یەکسانە بە کەم 380 یەکسانە بە 380. تەنیا ئەوە لا دەکەوی، ئەو سفرەش هیچ کات نابی بنووسرێتەوە. دژی بەهای ڕووتی 32 چەندە؟ بەهای ڕووتی 32 بەخۆی دەکاتە 32. دژەکەشی واتە کەم 32. دژەکەی یەکسانە بە کەم 32. دژی بەهای ڕووتی کەم 29 یەکسانە بەخۆی ئەو ژمارە یەکسانە بە 29. دژی 29ش کەم 29ە کەواتە کەم دژەکەی دژی ئەو ژمارەیە کەم 29ە، چونکە بەخۆی ئەو ژمارەیە بەهای ڕووتی یەکسانە بە 29 تەواو، دژەکەی دەبی کەم 29 بی، کەواتە وەڵام کەم 29. پرسیاری 38 دەریای مردوو لە نێوان فەڵەستین و ئوردونە و 392 مەتر نزمترە لە ئاستی ڕووی دەریا. ئاستی ڕووی دەریای مردوو بنووسە بە بەکارهێنانی ژمارەیەکی تەواو. چونکە دەریای مردوو چەند 200 چەند لە بیرم چوو ببورن 392 مەتر نزمترە لە ئاستی دەریا. ئەگەر ئەو هێڵەشینە ئاستی دەریابی، ئاستی دەریا بە شێوەیەکی گشتی، ئەو دەریای مردووش زۆر لە ژێر ئاستی دەریایە بە 392 لە ژێر، واتە کەم 392. کەواتە ئاستی دەریا دەبی چەند بی؟ ئاستی دەریا هەمیشە دەبی 0 بی، کەواتە 392 مەتر لە ژێر 0. چەند دوورە لە 0؟ کەواتە دەبی ئەوها بنووسین کەم 392. چەند یەکە دوورە لە 0؟ 392 یەکە دوورە لە 0، واتە ئاستی دەریا دەبی ژمارە 0 بی. ژمارە 0ش ژمارەیەکی تەواوە. ئەو زانیاریە ئەمن 100% نیمە ئەگەر لە پرسیارەکەی تێگەیشت بم یان نا، بەڵام پرسیارەکی هیچ لەو جۆرەی لە کتێبەکەی بەڵام ئاستی دەریا هەمیشە دەبی 0 بی. بەخۆی نەدەبا نووسرا بە ئاستی ڕووی دەریای مردوو. ئەوە تۆزێک هەڵەیە، دەبا بنووسرا بە ئاستی دەریا بە شێوەیەکی گشتی لۆ هەموو دنیاە، لۆ هەموو جیهان ئاستی دەریا وەکو 0 دانرایە. ئەو جا هەموو شتێک بە بەراورد لەگەڵ ئەو ئاستی دەریایی پێوەردەکەین، هەتا ئەو شتانەی لەژێر ئاستی دەریانە کە قوڵن و ئەو شتانەی لەسەر ئاستی دەریاشن وەکو چیا، وەکو شار، وەکو هەموو شتێک، هەتا بزانین چەند بڵندن و چەند نزمترن لە ئاستی دەریا. پرسیاری 39 کارکردن کۆمپانیایەکی نوێ لە ساڵی یەکەم 20 ملیۆن دیناری زیان پێگەیشت. لە ساڵی دووەمیش 30 ملیۆن دیناری قازانج کرد. هەر یەکە لەو نرخانە بنووسە. ئەوە ڕاستی بی ئەوانە نرخ نینە، ئەوانە ژمارەنە، یان هەر یەکە لەو بڕانە بنووسە بە بەکارهێنانی ژمارە تەواوەکان. 20 ملیۆنی کو دەنووسم چونکە زیانە دەنووسم کەم 20 ملیۆن، هەتا هەموو سفرەکان نەنووسمەوە، دەنا وەکو ئێرە دەنووسی، بەڵام تەنیا هێمای
کۆی لە پێشبی 30,000 دیناریش قازان جواتە کۆ 30 ملیۆن. ئەوجا ئەگەر بزانم بە 2 ساڵ چەندی قازانج کردیا، سیەکەی دەینم 20 لێ بڕوا کەواتە تەنیا 10 ملیۆنی قازانج کردیا، چونکە ساڵێک لە ساڵەکان 20,000 زەرەر کرد. لێرە هاتمە کۆتایی لاپەڕان 94 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.